ئینەرانی بەڕێزە و کاتتان باش. دامەزراوەی چاروەک دامەزراوەیەکی نوێی بواری ڕاگەیاندن و توێژینەوە هەوڵەدات کۆمەڵێ دیداری تایبەت لە بواری جۆراوجۆردا لەسەر ئەو فەزا سیاسی کۆمەڵاتیش کە لە ئێران و کوردستاندا هاتۆتەکایەوە ئەنجام بدات. ئەوڕۆ لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەبازوەلی کە بۆ هەمووان لە ئاستی ئێران و لە ئاستی چوارپارچەی کوردستان ناوێکی ناسراوە و لە هەمان کاتە کەسایەتێکی ئەکادیمی ناسراوە لە ئاستی وڵاتانی ئەوروپایی، کەنەدا، ئەمریکا، تورکیا و ناوچەکە وتوێژێک ئەنجامەدا. لەم وتوێژەدا دەپەرچینە سەر کۆمەڵێک بابەتی گرنگ لەگەڵ بەڕێز دکتۆر عەباس کە شارەزا و پسپۆری بواری فەلسەفە و زانستی سیاسیە و لەو ڕوانگانەوە و بارودۆخەی کە هاتۆتەکایەوە لە ئێراندا دەدەینە بەرباس و من پێم خۆشە وێرای بەخێراتنی کا دکتۆر ئەوەی پێڕابگەێنم کە ئەمەوێم دیدارە وەک دیالۆگێکی کراوە بتوانین زۆرترین قسە و باز لەسەر ئەو بارودۆخە تێدا ئەنجام بدەین. کا دکتۆر سپاس بۆ تۆ و سپاس بۆ قبولکردنی بانگهێشتنامەکەمان. زۆر سپاس و دەکەم کاک سۆران، هەرواتر سپاس لە ڕێکخراوی ئیچار، هەرواتر سڵاوم هەیە دە خزمەتی بینەران و بیسەرانتان. زۆر سپاس. وەک ئاگاداری کە لە ئێران وەک کوردستان بزوتنەوەیەک سەری هەڵدا کە بە بزوتنەوەی ژینا یا شۆڕشی ژینا خۆی ناسان و دروشمی سەرەکی ئەمە بزوتنەوەی ژن ژیان ئازادیە. بە تێگەیشتنی تۆ بۆ بزوتنەوەی ژن ژیان ئازادی چییە؟ ئایا ئەمە بەردەوامی هەمان گفتمان یا گوتاری ڕابردووە یا دابڕانت لە ئەو گوتاری ڕابردووە بەرەو گوتارێکی تر؟ نا، بە باوەڕی من ئەو گفتمانی ژن ژیان ئازادی هەرواتر خودی بزاوەکە یعنی پچراوێکی ڕادیکالە دەگەڵ ڕابردووی ئەگەرچی یعنی دە پرۆسەیەکیدا وەسلە بە ڕابردوو، وەلی لێرە پچرانێکی شۆڕشگەرانە ئەوەی بە ئینگلیسی پێی دەڵێن ڕێڤۆلوشنەری ڕاپچر هاتە پێشێ و دەو پچرانەیدا کولەن کەیفیەتی ئەو گفتمانی ژینا هەرواتر کەیفیەتی ئەو بزاوە تایبەتمەندی خۆی پەیدا کرد و ئەو تایبەتمەندیە دەگەڵ ڕابردووی شۆڕشەکان و ڕابردووی سیاسی ئێرانێ بە شێوەیەکی گشتی و ڕۆژهەڵاتی لە ئێرانێ بە شێوەیەکی تایبەت زۆر فەرقی هەیە. بە باوەڕی من گەورەترین تەفاوت بە فەرق و جیاوازی کە شۆڕشی ژینا هێنایە پێشێ هەر ئەو دروشمی ژن ژیان ئازادی بوو و ئەوەی کە دەژێر چەتری ئەو دروشمەیدا هۆویەتێکی ئەوەی کە پێی دەڵێن هۆویەتێکی پلورالیستی دموکراتیک، یعنی هۆویەتێکی تەکەسوری و دموکراتیک هاتە پێشێ. جا ئەو هۆویەتە تەکەسوریە دموکراتیکە دەگەڵ جاران فەرقی هەبوو لەبەرەوەی کە پێشتری ژەمە لە ساڵی 1357 لە ئێرانێ دیتمان کە بەرەیەک لەژێر چەتری دژایەتی دەگەڵ دیکتاتۆری شاهەنشایی هاتە پێشێ، وەلی ئەو بەرەیە بەرەو ئەوە دەچوو، ینی هەدەفەکەی ئەوە بوو کە جوورێک وەحدەتی کەلیمە بێنێتە پێشێ، جوورێک ئیتحادێک دەژێر یەک کەلیمە هات دەبێنێتش پێشێ ئەوی، وەلی ئەوە وانێ شۆڕشی ژینا وانێ شۆڕشی ژینا دە عەینی وەیدا کە ئەو دروشمەی ژن ژیان ئازادی هەیە کە من شەرحی دەکەم دەژێر ئەو چەترەیدا هۆویەتەکان هۆویەتی زۆر جیاوازی وەخڕ کردوتەوە و ئەو هۆویەتانە هەموو دەنگ دەدەن بۆ ژێنی هەموو ژێنی دروشمەکان ژن ژیان ئازادیە، وەلی دە عەینی حاڵدا ئەو هۆویەتانە توانیویانەکە حاڵەتی ئینفرادی و شەخصی خۆیان ڕابگرن و ئەو ژن ژیان ئازادی مخالفەتی دەگەڵوەی نەکردو. یعنی ئەگەر وەختێکی کە ئەمن دەڵێم لێرە ئەمە هۆویەتێکی پلورالیستی دموکراتیکمان هەیە، ئەو
پلورالیزمی دموکراتیک جورێک یەکگرتووی و یعنی هۆڤیەتێکی هاوبەشی دەوێ کە یەکگرتوویەکی هەبێ دە عەینی کاتدا ڕێز لە جیاوازی و تەفاوت بگرێ، یعنی جورێک یەکگرتووی دە ئۆتۆنۆمیی ئەو هۆڤیەتانن کە لەژێر ئەو چەترەی داوەخڕ دەبن. ئەوە لێرە بوەستین ئەم یەکگرتوویە یا ئەم جۆرە لە پلۆرالیزم لە شوناسە لە هەویەتی جیاوازە لە تەکەسورگرایی کە لە ناوخۆ دروست بۆ توانیوێتی منتەقل بێ بۆ دەرەوە بۆ توانیوێتی تەئسیر لەسەر ئەو ئۆپۆزیسیۆنەی کە لە دەرەوە هەیە بە هەموو ڕەوت و لایەنیەکانەوە دابنێ، یا هەر ئۆپۆزیسیۆن ئەو گۆڕانکاریانە نابینێەوە بەردەوام لەسەر ئەو سیاسەتە یا گفتمانە کلاسیکەی خۆی بەردەوام بێت. بە باوەڕی من ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە ئەو جوورەی کە لازمە تایبەتمەندیەکانی ئەو هۆڤیەتە دموکراتیک پلورالیستیەی کە هەیە لە کارەکانی خۆیدا لە بەرنامەکانی خۆی لە دەرەوەی وڵاتی ئەوەی منعکس بکە. ئەوە بەڕاحەتی دەبیندرێ. لێرە تەمەشای بکەن ئەگەر ئەو ئۆپۆزیسیۆنانە نەیانتوانێت وەق ئەو دموکراتیک ئەو پلورالیزمی دموکراتیک کە هەیە کە بە ئەساسی جورێک مساواتە، ئەو مساواتە دێژبەری هەیە دەگەڵ 4 نوع ئەپارتایتی لە ئێرانێ: ئەپارتایتی مەزهەبی، ئەپارتایتی ئیجنسیەتی، ئەپارتایتی نەتەوەیی و نەتەوایەتی و هەرواتر ئەپارتایتی ئابووری و ماڵی. ئەو ئەمە کە دەبینین لێرەدا مەسەلەن ئەو ئۆپۆزیسیۆنەکان ئەوانە منشوریان داوە، بەرنامەیان داوە، وەلی نەدە ئەو منشورانەدا نەدا ئەو بەرنامانەدا ئەمە نابینین واقعاً کە ئەو هۆڤیەتی دموکراتیکی پلورالیستی ئیژینا شۆڕشی ژینای ڕەنگی دابێتەوە. لەلایەکی دیکەوە ئەو هۆڤیەتی پلورالیستی ئیژینا یەکێک لە دەستکەوتەکانی ئەساسیە. دەستکەوتی دیکەش کە ژینا هەی بۆ بە تایبەتی دە پەیوەندی دەگەڵ ڕۆژهەڵاتیدا مەسئلەی یعنی تێکدانی ئەو پەیوەندیەی کە لە نظر تاریخی بینی مرکز لە ئێرانێ و هەرواتر پەراوێز بوو. پەراوێز لێرە مەبەستم پەراوێزی جوغرافیاییە ئەهەمیەتی سیاسی. لێرەدا هەتا ئێستا گە تەماشای شۆڕشەکانی ئێرانێ بکەن، تەماشای شۆڕشی مەشروتیەت بکەن، تەماشای حتا قەیرانی زمانی میلی بوونی نەوتی بکەن، حتا لە دوای شۆڕشی ساڵی 1357 بکەن، مرکز یعنی ئەساسە و ئەتەور لە مەرکەزی ڕایەکە ئەو شوعاعانە ئەو تیشکانەی حرەکەت بڵاو دەبنەوە و دەڕۆن بۆ لای پەراوێزەکان. و ئەوە ئەلانەکە ئەمە دیومانە کە لە 16 سپتامبری 2022 کە ئەو شۆڕشە دەستی پێکرد بە قەتلی دەوڵەتی ژینای کە لە ئێرانێ دەستی پێکرد، لە تارانێ دەستی پێکرد، لە سەقزە سەری هەڵدا. ئەو یعنی پەیوەندیەی تاریخی کە بینی مرکز و پەراوێزی بوو، ئەو پەیوەندیە یعنی گۆڕاتە، کاملەن گۆڕە. یعنی پەراوێز بوو بە مرکز، مرکز بوو بە پەراوێز تا ئەو جێگای کە ڕەبتی بە دینامیزمی ئەو حرەکەتەی ئەو بزاو و حرەکەتەی شۆڕشگەرانە هەیە. گۆڕانکاریە توانیوێتی گۆڕانکاری لە هاوسەنگی هێزیشە دروستکە لە نێوان مرکز و پەراوێزە. مەبەستم ئەوەیە ئایا ئێستا پەراوێزە سیاست دیاری ئەکا بۆ مرکز و مرکز شوێنی ئەکەوێ لە ناوخۆ. مەبەستمایە ئەم گۆڕانکاریانە توانیوێتی کاریگەری لەسەر عەقڵیەتی حکومڕانی مرکز دابنا، چ لە ناوخۆ چ لە دەرەوە؟
باوەڕی من ئەلعان هەر دوێنێژ دیتمان لە جەریاناتی شتی چوارشەمبە سووری چوارشەمبەی ئاخری ساڵ دیتمان کە کوردستان ئێستاژ مرکزی ئەسلی دینامیزمی ئیشۆرشەکەیە و درستە مەسەڵەن ڕەشت زۆر ڕادیکال بوو لە بەعزە جگایش وەکو شیراز وانەش هەبوو وەلی ئێستا دەقیقەن ئەو جگایی کە مرکزی ئۆپۆزیسیۆن دەگەڵ لە بەدبەدژی دەسەڵاتی جمهوری ئیسلامی بوو ئێستاش کوردستانە تاران بەنسبەت حتا بەنسبەت ڕەشتێ بەنسبەت شیرازە بەنسبەت زاهدانێ بەنسبەت لۆرستان و کوردستان و ئەوانە زۆر زۆر دەنجی کەمترە ئەلبەتە لێرە دیسان مەسەلەی ئازەربایجانیش دێکە بەنسبەتی شۆڕشەکانی پێشوو زۆر بێدەنگتر و غیری فعالتر ئەوە مەسلەیەک دەبێ باسی بکرێت ئەمە لێرەدا ئەو اختلافی فازەی کە هاتوتە پێشێ ئەو اختلاف فازەی بینی ڕادیکالیزمی کۆمەلگای مەدەنی یعنی ئەوەی کە دەڵم دینامیزمە مەبەستم ڕادیکالیزمی کۆمەلگای مەدەنیە تەماشای بکەن ڕادیکالیزمی کۆمەلگای مەدەنی لە کوردستانێ لە گیلانێ لە مازەندەرانێ لە لۆرستانێ لە بەلوچستانێ لێرەدا زۆر بەهێزترە ڕادیکالیزمەکە هەرواتر لێرە ئەو بەشەی کە بێتەفاوتنە تا ئێستا نسبەت بە ئەو شۆڕشە ئەوەی کە پێیان دەڵێن قشری خاکستەری لە کۆمەڵگاکانی نەتەوەیی ئیپەراوێز زۆر بەرتەسکتر و بێهێزترە تا لە تارانێ یا مەسەلەن لە شارەکانی دەوروبەری ئیتارانێ بۆیە لێ ئەمن ئەو اختلافی ئیفازی ڕادیکالیزمی جامعەی کۆمەلگای مەدەنی کە هاتوتە پێشێ مشکلەیەکی هێناوەتە پێشێ بۆ ئۆپۆزیسیۆنی غەیری کورد ولی بۆ ئۆپۆزیسیۆنی غەیری کورد ئەوە شتێکی باش بۆ شتێکی مبارەک بۆ لەو بابەتەیەوە کە ئەوە سنجینی و قورسایی ئۆپۆزیسیۆنی کوردی دە مقابلی واندا بردوتە سەرێ ولی بەداخەوە هەتا ئێستا ئەمە نەماندیوە کە ئۆپۆزیسیۆنی کوردی بتوانێت لەو سنگینیەی کە لەو قورساییەی کە دراوێت یعنی ئەو شۆڕشە داوێتێ لەو قورساییەی کە لە وەزنی واقعی خۆی لە ئێرانێدا زۆرترە لە جەماوەری وەزنی واقعی جەماوەری کوردی لە ئێرانێدا زۆرترە ئەو وەزنەی کە هاتوتە پێشێدا و مەقتەی سیاسیەیدا ئۆپۆزیسیۆنی کوردی بەو شێوەی کە دەبێ ئیستیفادە لێ نەکراوە ئەم باسی ئۆپۆزیسیۆنی کوردی دەکەم یەکشت لێرت بڵێم ئەمە ئەوەندەی کە من دەتوانم بیبینم ئەمە ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتووی کوردیمان نییە و ئەوە داخێکی گەورەیە پێ وایە ئەمە ئەگەرێتەوە نەبوونی ئەم یەکگرتووی ئەگەرێتەوە بۆ ئەوەی ئەم دابڕانە لە گوتار و گفتمان لە نێوان کۆمەلگای مەدەنی کە جەنابەت تاکید لەسەرەوە کە ڕادیکال بوو کەواشە یعنی مەبەستمەوەی کۆمەلگای کوردستانیش ڕادیکالیزە بوونی کۆمەلگای کوردستان نەتوانداوە تەبدیل بێ لە گفتمانی سیاسی ئێمە لە بزوتنەوەی سیاسی ئێمە و ئەحزابی کوردی ئێمە نەیانتوانی ئەو گۆڕانکاریانە بخوێنەوە بۆیە نەیانتوانیوە خاوەنی پلتفۆرمێکیش بن وەک جەنابەت ئیشارەت پێکرد ئێمە لە کوردستانە خاوەنی سەرهەڵدانی شۆڕشەکەین بەڵام دوای 6 مانگ تا ئێستا ئێمە خاوەنی پلتفۆرمێکی یەکگرتووی نین ئایا ئەمە بۆچی ئەگەرێتەوە ئەگەرێتەوە بۆ ئەوەی دەستە بژێر یان نخبەی سیاسی و بە ڕێبەرایەتی سیاسی بزوتنەوەی کوردستان لە ئاستی ئەم گۆڕانکاریانە نین بە بڕایەوە یا هۆکاری تری هەیە من پێم خۆشە ئیشارە بەوە بکەیت چونکە ئەمە بۆ کۆمەلگای کوردستان زۆر گرنگە ئەگەر ئەم پردا ڕووخاوە لە بینی کۆمەلگای مەدەنی و لە بینی بزوتنەوەی سیاسی ئێمە چۆن دەتوانین ئەمە ڕێخێنەوە کوردستان بوێ بتوانێت ڕێبەرایەتی ئەم گۆڕانکاریە جیاوازانە کە لە ئاسی هەویەت و لە ئاسی کۆمەڵاتیش هاتوونەتە کایەوە لە ئێرانە بکەن من پێم خۆشە لەسەر ئەوە جەنابەت تەرکیز بکەی زیاتر بە باوەڕی من کۆمەلگای مەدەنی ئێرانێ کە دەڵێم ڕۆژهەڵاتی لە ئێرانێ کە کوتم ڕادیکال بووتەوە کۆمەلگای مەدەنی
واقعا زۆرتر ئەوەندەی کە من ئاگام لێ ئەوەندەی کە ئەمە ئەو بەرهەمەکانیان دەبینین، حرەکاتیان دەبینین، گوتارەکانیان و گفتمانەکانیان دەبینین، کۆمەلگای مەدەنی لە ئێرانێ دە چارچەوەی ڕۆژهەڵاتیدا بە شێوەیەکی یەکگرتو نەتەوەی فکر دەکاتەوە. نەتەوەی لەو بابەتەی کە ناڵم مەسەلەن کوردستانی ئی بەشی کوردستانی گەورە نا، دە چارچەوەی ئی ڕۆژهەڵاتیدا بە شێوەیەکی یەکپارچە چاو لە بەرژەوەندەکانی ئی کوردی دە مقابلی غەیری کوردیدا دەکا، دە پەیوەندی دەگەڵ ئێعتلافی، دە پەیوەندی دەگەڵ سیاسەتی ڕۆژدا. وەلی بەداخەوە ئەحزابی ما ئەو فەرهەنگەیان نییە، فەرهەنگی ئی محەلی پارچە پارچەی ئی حیزبایەتی دە بینی ئەحزابدا هەروە بەردەوامە و ئەحزابی ما ئەویان ئەو تواناییان لە خۆیان نیشان نەداوە کە بەشی وەکو کۆمەلگای مەدەنی و هاوڕای و هاوقەدەم و هاو هەنگاو دەگەڵ کۆمەلگای مەدەنی ئەوانە بتوانن دە چوارچەوەیەکی ئی گشتی ڕۆژهەڵاتیدا دەبارەی بەرژەوەندەکانی ئی کوردیدا فکر بکەنەوە. تەحەزوب لێرە دروستە، هەموو کەس دەڵێ کوردستان ئەو ئیمتیازەی هەیە کە تەحەزوبی هەیە، حیزبی هەیە، 85 ساڵە تاریخی حیزبی، ئەوە دروستە، ئەوە پیرۆزە، وەلی دە عەینی حاڵدا ئەو تەحەزوبە ئەو چ لە باری ئیدۆلۆژیکەوە، چ لە باری سازمانیەوە، چ لە باری ئی تەبیین و تەفهیم و پێناسەکردنی ئی بەرژەوەندەکانی ئی نەتەوەیی لە چوارچەوەیەکی حیزبیدا کاری کردووە. دەو چوارچەوەی حیزبیشدا عەمەل دەکا، چ ئیدئۆلۆژیک بێ، چ سیاسی بێ، چ هەتا ئەمنیەتی و نیزامی بێ. ئەمن ئەوەی بە لێرەدا کوسپێک کەمایەسێکی زۆر گەورە دەبینم و یەکێک لە ئەساسی ئەو کارێکە ئەوانە نەیانتوانیوە واقعان خۆیان بگرن ئەوەیە بڕوانە مەسەلەن بە وەزعی ئەو ناوەندەی هاوکاری کە بینی دموکراتی یەکگرتو و کۆمەڵی یەکگرتو بە ئیستیلاح هاتوتە پێشێ، ئەوە ئەساسەن ئەوە شتێک نییە کە ئەوانە دروستیان کردو بە باوەڕ بە بۆچوونی من، ئەوە ئەو ناوەندەیە شتێک نییە کە ئەوانە فقەت دروستیان کردو کە دە مقابلی ئی غەیری کوردەکاندا پۆزیشنی یەکگرتویان هەبێ کە نیان بوو نانتوانیوە. وە دە عەینی حاڵدا بۆ خۆیان ئەوە وەکو بەرەیەک دروست کراوە دە مقابلی ئەو حیزبانەی کە ئەوانە پێیان وایە کە ئەوانە ناتوانن نیوە نابێ واردی وەی بن. مەسەلەن پەژاگ وەلاندراوە حیزبی کۆمەڵی حیزبی کۆمونیستی، یعنی سازمانی کۆمەڵی حیزبی کۆمونیست وەلاندراوە، ئەحزابی دیکەی چکۆڵا هەن وەکو خەبات و ئەوانە وەلاندراون. ئەوە بۆ خۆی نیشان دەدا کە یعنی ئەو سێکتاریەنیزمەی ئی تەحەزوب و حیزبگرایی زاڵە لەسەر بۆچوونێکی یەکگرتو کە دەگەڵ کۆمەلگای مەدەنی بێتەوە، دەگەڵ تەبیینی ئی و تەفهیمی ئی بەرژەوەندەکانی کوردی دەگەڵ کۆمەلگای مەدەنی بێتەوە. لێرەدا ئیشارە بەوەی دەکەم هەر لەبەر وەشەکە لەعانەکە ئەوەندەیە من ئاگام لێیە لە ژوورەوەی وڵاتی، یعنی مەبەستمەوەیە لە ژوورەوە لە ڕۆژهەڵاتی ڕۆژ بە ڕۆژ هەست بە بۆشایەکی ئی سیاسی و گفتمانی ئی زۆر گرنگ دەکرێت، چون وەختێکی کە خەڵکی کورد، جەماعەتەکەی ئی کوردی، خەڵکی کورد، کۆمەلگای مەدەنی کوردی لە ژوورەوەی ڕۆژهەڵاتی هەست بەوەی دەکا کە حیزبەکان لەو خەتی ئی ئەوان یعنی بە خەتی ئی ڕاستی ئی شۆڕشی ژینا دەزانن لایەنداوە بەرەو حیزبگەرایی و تەحەزوب و سێکتاریەنیزمی ئی حیزبی بوون، دێرەدا ئەو بۆشاییە هاتوتە پێشێ و ئەو بۆشاییە پاش قەدەرێکی مطمئنەن گەورەتر و گەورەتر دەبێ
وەگەر ئەلعان وەکو هەستێکی شخصی یا هەستێ یا یعنی هەستێکی شخصی یا هەتا گروپی دەبیندرێ ممکنە ببێت بە بزاوێکی گفتمانی، ممکنە ببێتە بزاوێکی گوتاری و داوا بکە کە هێزی ئیدیکە بێتە مەیدان کە ئەو هێزە دەتوانێت ئەو هێزانە دەتوانن دەگەڵ بەرژەوەندەکانی کۆمەلگای مەدەنی ینی دێرەدا یەک شت دەبێ ئیشارە بکەم، ئەویش ئەوەیە کە ئەو هەلومەرجەی کە شۆڕشی ژینا هێنایەتە پێشێ دە عینی حاڵدا ینی ئەلامەتێکی ئیپرسیار ئەلامەتێکی سوالشی لەسەر ڕێکخراو و ماهیەت و چۆنەتی حیزبی پێشەنگ دە سیاسەتی کوردستاندا داناوە. ئەلان واقعان حیزبێکی کە بە شێوەیەکی ئۆرگانیک دەگەڵ کۆمەلگای مەدەنی و ویستەکانی کۆمەلگای مەدەنی یەک نەبێ، احتیمالی وەی کە ئەو حیزبە سەر بکەوێ زۆر کەمە، زۆر کەمە. ئەوە وەکو 40-50 ساڵ لەوەی پێش نییە کە ئەو باوەڕە هەبوو کە حیزبی پێشەنگ شەرایط دەگەر ینی بەرژەوەندەکانی یا تەفسیری لە بەرژەوەندەکانی سیاسی و سیاسی و فەرهەنگی و ئەمنیەتی کۆمەلگای دەگەڵ ویستی کۆمەلگاییەکە و هەرواتر ئەوە کۆمەلگایە کە دەبێ و دوای حیزبی بکەوێ حیزب ئەلعانەکە ئەو معادلاتە لە حاڵی تێکچووندان و تا حدێکیش تێکچوون. جەماوەرێکی کرد لە ئێرانی هەمانە ئەمە لە ڕۆژهەڵاتی ئەمانە ئەوانە دە سەتحێکی دیکە لە ئاگاهیدان، ئەوانە دە سەتحێکی دیکە و بەرداشتێکی زۆر جیاوازیان لە سیاست و هەڵسوکەوتکردن دەگەڵ دەسەڵاتی سیاسی هەیە. کاتێکتۆر ئەمە ئەبێتە هۆکارێکی دابڕان کە جناب باسی کرد، پێدوانی ئەم دابڕانە دەبێتە هۆکارێ ئێمە تووشی ململانەی بین، ینی ململانەیەکی لە بینی نسلی کۆن و نسلی تازەوە ململانەیەکی گفتمانی بینە و کۆنفلێکتە نابێتە هۆکارێ بۆ ئەوەی بزوتنەوەی کورد تووشی دابڕانی زیاتر بکە لە بەتایبەت ئێمە کە خاوەنی دەوڵەت نین و بزوتنەوەی سیاسیەکەمان بزوتنەوەیکی ڕزگاری خوازیە. ئەمە لەلایەکی دیکەوە تۆ وەڵامت چییە؟ بەردەوام ناوەندی هاوکاری و حیزبەکانی ئێمە تاکید لەسەرەوە کەنەوە کە کۆمەلگای مەدەنی بە هاوکاری ئەمانە جوڵەیە، ئەمان توانیویانە تەسیریان هەبێ لە مانگرتنە گشتەکانە تاکی دەکەنەوە لە یەکگرتووی خەڵکی کوردستان تاکید ئایا ئەم یەکگرتوویە شەرعیەتێکە کە بە ئەحزاب درراوەیە کۆمەلگای مەدەنی لە ڕووی بیرکردنەوە لە پێشترە ناوێت لە حیزبەکانیش بدا، بەڵام ئەوێت تیان بگەێنێنی مەبەستمەوە ئەم گۆڕانکارانە نابێتە هۆکارێ بۆ ئەوەی ململانەی گفتمانی دروست بێ یا ئەو ئیدعاانەی کە پارتە سیاسەکانی ئەمریکن کە کۆمەلگایان لەگەڵا یعنی لەگەڵ ئەم تحلیلەی جەناب و لێکدانەوەی جەناب یەکە گرێتەوە یان لە ململانیانە لەگەڵ یەکتر. حیزبەکانی مە تا ئەو جێگای کە باسی شەرعیەتی مێژووی دەکەیت، ئەو شەرعیەتە هەمیشە دەتوانن ئاماژەی پێ بکەن. حیزبی دموکرات، کۆمەڵەکان، ئەحزابی دیکە کە خەباتیان کردو، خەباتی چەکداریان کردو یا هەر حیزبیان بە وجودێ ناوە و حیزبیان دروست کردو لە دایادا سەری فشاری حکوومەتێدا تووشیش خەشاری چەکداری بوون لە وڵاتیان بەجێش وەشتۆمەلان 40 ساڵە مەسەلەن لە باشووری و پێشویش مەسەلەن لە حیزبی دموکرات لە پاش ڕوخانی کۆماری کوردستانێ کەموبیش یعنی تقریبا مدەتێکی زۆر هەر لە تەبعیددا بووە. لە پاش شۆڕشیش پاش لە ساڵی 79 تا 82 وجودی لە کوردستانی هەبوو، پاشوی دیسان تەبعید بووە. ئەوە خۆ ئەو هەرەکاتانە و کارانەی کە کردوێتی خۆبەوە شەرعیەتێکی بەو ئەحسابە دەدا بەو حیزبانەدا، ئەو شەرعیەتی مێژووی جا بۆیە مەسەلەن وەختێکی دە بدایەتی شۆڕشی ژینایدا دەیان گوت مەسەلەن دەبێ مان بگرن دوکانەکاندا بخرەونە خەڵک دەیان کرد. ئێستاش خەڵک بە نەزەری من باوەڕیان تا حەدێکی زۆر بەو شەرعیەتە هەیە تەوەجۆی دەکەی، وەلی ئەوەندەی کە شەرعیەتی مێژوویی ئەوە شتێکە
وشرعيتي سياسي كناشي لا كاري روجانو يعني كاري روجاني استا يعني كاري إذا ميدان السياسة دابي أو اشتيجي ديكه أو لاي بباوري من بباشي نچو تپیشه و روز به روز کستر با ویده توانن انگو دفزای مجازی دا ببینین ام بخوم پیوندیم یعنی پیوندی تعوجی گای کده ام بینم سرانی احساب و نقصان دقل دکم امن یعنی اشتا بخوان دزانن که یعنی اوایک او رخنه چی که من دگرم او رخنه چی ای پوزیتیوه امن وانا نبونیان نوجودیان انکار دکم نه وانیه وقد ودلم که او جوری که در شورش جینای دا نه انتوانی او جوری که رفتار بکن او هلو مرجعی هناوت پیشه که شرعیتك استاج شرعیت مشروعیتك استاج مشروعیت میجویه او مشروعیت میجویه یعنی برده چی تایبتی هیا وقتی چی که شکستی گوره بیت پیشه او شرعیت میجویش توشی شد دبه توشی مشکلات دبه لیره دا امن اگر حزب چی که نتوانه یا دا هر حال بزاوک حزبک رخراوک اگر نتوانه لا سیاستی روزانه روز به روزی خوی دقل هەڵسوکەوت کردن و دەگەڵ پەیوەندەکانی دەگەڵ ڕوبەڕووبوونەوە دەگەڵ دەسەڵاتیدا یا دروستکردنی ئیمکاناتێک بۆ لەبین بردنی دەسەڵاتیدا پێکهێنانی دەسەڵاتی کەدا موافق نەبێ ئەو شەرعیەتی مێژووی بەتەنێ ناتوانێت کافی نیە کەوانە واقعا لە مەیدانی ڕابگرێ بۆیە دەنامن قبول دەکەم ئەوە شەرعیەتێک هەیە و شەرعیەتی مێژووی ئەمیش یعنی بەرگری لەو شەرعیەتەی دەکەم ئەوانە حەقیان هەیە کە ئیدعای و شەرعیەتەی بکەن باشە وەلی مەسەلەکەوەی کە ئایا ئەوە کافیە کە بۆەوەی کە در مەیدانی سیاسەتی ئەو ڕۆدا ئەو سیاسەتەی کە مەیدانی سیاسەتەی کە پاش سپتامبر 16 سپتامبری 2022 هاتەتە پێشێ دەو مەیدانەیدا ئەو شەرعیەتە کافیە کە پەیوەندی بینی ئەوانە و جامعەی مەدەنی ڕابگرێ بە نەزەری من ئەوە کافی نیە ئەمن ئاوای دەبینم باشکە دکتۆر چی بکرێت کە ئەم شەرعیەتە شۆڕژگەرە تەبدیل بێ بە شەرعیەتێکی سیاسی و بتوانێت داخوازەکانی کۆمەلگای مەدەنی و گۆڕانکاریەکانی کۆمەلگای کوردستان و تایبەتمەندی ناوچەکان و جیاوازی ناوچەکان و ئێستا دەبینین لەم گۆڕانکاریانەکە هاتۆتە ئەکایەوە وەک دەیشی بینی هەنی گۆڕانکاریەک لە جغرافیای سیاسی کوردستانی ڕۆژهەڵاتیش ڕووی داوە و بەشێکی زۆر لە خەڵکی ناوچە و پارێزگاکانی خواری کوردستانیانی لە سەرکردایەتی سیاسی کوردەخوایان نابینەوە هەرچەند ئەوان لەم شۆڕشا تەئسیرێکی گەورەیان هەبوو و شوناسی نەتەوەی و هەستی نەتەوەی لەوێ زۆر بوو ئێمە دەبێت چی بکرێ بۆ ئەوەی ئەم پردا نەڕوخێ و ئەم گرێ بدرێتەوە پێکەوە ئەو دابڕانە هەیە گرێ بدرێتەوە بۆ ئەوەی شەرعیەتی شۆڕژگێڕی تەبدیل بێ بە شەرعیەتێکی سیاسی و قانونی لە کۆمەلگای کوردستانەوە بتوان نوێنەراتی هەموو لا بکە ئێمە دەبێت چی بکەین کە ئەو ئاراستە چیە دەبێت بیگرینە بەریە ئەو گوتارە سیاسی تازە چیە دەبێت مەهەڵی بژێڕین یا ئەو گۆڕانکاریانە چی ئێمە دەبێت بزوتنەوەی سیاسی ئێمە هاوتەریب لەگەڵ گۆڕانکاریەکانە لەخوایە بیکات چونکەمە زۆر گرنگە بتەوێت نەتەوێت وەک وتت ئەوان شەرعیەتێکی شۆڕژگەڕیان هەیە و ئەم شەرعیەتە شۆڕژگێڕە ئەگەر تەبدیل نەبێ بە شەرعیەتێکی سیاسی یاسایی و تەبدیل نەبێ بە ئاڵوگۆڕێکی پرۆسیسێکی لەسەرخۆ لە داهاتووە ململانەیەکی گەورە دروستە بێت لە کۆمەلگای کوردستانەوە ئێمە بەڕەنگە بەری ئەو ململانەیە نەگرین لە ڕاستیە چونکە ئەگەر کوردیە گرتو نەبێت لە گۆڕانکاریەکانی داهاتوو ئێرانە جارێکی تر ماڵوێرانە بێەوە ئەو دەستکەوتانشکە هەی بۆ لە ڕابردووە لە دەستێدا دەبێت چی بکرێەوە کە جەناب دۆکو کەسێکی پسپۆر لەو بوارە گۆڕانکاریەکان بە وردی دەبینی و پەیوەندیشت هەیە لە ئاستی بزوتنەوەی سیاسی کوردستانە دەبێت چی بکرێ بە بڕای تۆ کە ئەو قۆناغە پڕمەترسیدارە کە من بە مەترسی ئەزانم بۆ کۆمەلگای کوردستان تێپەڕێنێ بە باوەڕی من شۆڕشی ژینا شۆڕشێکی نەتەوەیی بوو لە ڕۆژهەڵات بۆیە هێزێک دەتوانێت واقعان پێشەنگی وەی بێ کە بۆچوونێکی نەتەوەیی بۆ سیاست هەیە جا لەبەر وەی
ئەوەڵین کارێکی کە دەبوو هێزەکانی ئیسیاسی بیکەن ئەوەی کە دەبوو لە فەرهەنگی حیزب و حیزبایەتی لا بدەن و لەبەروەی باشترین شت ئەوە بوو کە بە نەزەری من باشترین شت ئەوە بوو ڕێگایەوە بوو کە هەرە جوورەی کەم بۆ خۆشم شەخسەن چەندین جاران پێم کوتون بە سەرۆکایەتی حیزبەکان ئەوە بوو کە پێویست بوو کە ستادێکی یەکگرتووی هێزەکانی کوردی دروست بکەن بە دوور لە فەرهەنگ و ئیدئۆلۆژی حیزبایەتی ئەو ستادێکی ئەمەلیاتی و ستادێکی گوتاری و گفتمانی دەبوو لەسەر بەرنامەیەکی حەدێقەلی وەختێکی بەرنامەیەکی حەدێقەلی بوو ئەو دەمی مشکلاتی ئیدئۆلۆژیک نەدەهاتە پێشێ ئەو بەوەی نەدەگوت کە تۆ نازانم کۆمونیستی ئەو بەوەی نەدەگوت کە تۆ نازام لە کوردستانی پەیگەد نێ و لە دەرەوەی وڵاتی ڕاهاتووی و ئەوانە ئەوی دیکەش نەیدەگوت کە تۆ مەسەلەن دەگەڵ پەیوەندی نەبووانە یەک مەسەلەیە کە ئەوە لازم بوو ئەو یەکگرتوویە لەبەروەی کە واقعان وەختێکی شۆڕشیژی نابوو بە تاییدی خودی سەرۆکایەتی حیزبی ئەوانش وەکو هەموو کەس تەعەجوبیان کرد یعنی ئەوە نەبوو کە ئەو شۆڕشیان دروست کردبێ یعنی ئەوە نەبوو کە ئامادەیان کردبێ و سەرهەڵدانا فلان ڕۆژی لە فلان جێگای ببێ نا ئەوە بوو هەر ئەو جورێک کە ئەمن تەعەجوبم کرد ئەو جورێک کە ئەنگوت جەنابەت تەعەجوب کرد ئەوانیش وا بوون وەختێکی وایە دەبێ بزان دەبێم لە خۆم لەو پرسیارەی لە خۆم دەکەم کە لەوێ خەبەرێک بووە کە من ئاگام لێ نەبووە تەوەجۆی دەکەیت هەر ئەو جورە بزانە ئەو مەسەلە دەمۆردی ئەو بەریشدا یعنی دەسەڵاتی سیاسی ئێرانیش دەڕەنجی داوە فەرماندەیەکەی مخابرات ئەمنیەتی ئێرانێ دەیگوت ئەمە نەمان دەزانێت هەستا شتێکی وا هەیە ئەوان بە دوای شتی دیکەدا دەڕۆیشتن ئەو کەسانێک کە ناسرابوون دەیانگرتن دە زیندانیان دەکرد ئەو کەسانێک قسەیان دەکرد یا مەسەلەن سەرۆکایەتی حیزبەکان و کەسانێکی موعسر بوون لە دەرەوەی وڵاتی تێرۆر دەکرانوانە وەلی نایان دەزانێت کە ئەو مەسەلە واقعان دە قوڵایی کۆمەلگایدا بە قەولی خۆیان لە ژێر پێستی کۆمەلگایدا دەقوڵا هەڵدەقوڵا ئیمەش وا بوو کوردستان لەویش لێنی شدەت و بە ئیستیلا شتی زۆرتر بوو زەبروزەنجی ئەو هەرەکەتەی لێدا نێو خۆیدا زۆرتر بوو و ئەومانە وەختێکی ئەومان نەزانی و وەختێکی دەزانین کە ئەو پەیوەندێ نەبووە ئەمە ناتوانین بەبێ بەرقەرارکردنی ئەو پەیوەندێ دەگەڵ کۆمەلگایەکی کە ئاوا هەستاوە هاتوتە پێشێ ئیدعای پێشنجیەوە ئەو کۆمەلگایە بکەیت ئەمە دەسوورەتێکیدا دەتوانین بکەین کە دەبینی خۆماندا ئیتفاق و ئیتحادێکمان هەبێ لە نەزەر ئەمەلیاتی و لە نەزەر گوتاریەوە جا بەرنامێکی لەسەر بەرنامێکی حەدیەقەل بین پێکەوە بسازین بڵین کە ئەو بەرنامە هەر کەسێک ئوسولی و بەرنامەی قبول دەکا ئەلا ڕەغمی وەی کە ئیدئۆلۆژیەکەی چییە سیاسەتەکەی چییە بەرنامەکەی حیزبی چییە ئەوانە بە جێگای خۆی وەلی لەسەر ئەوەی کە موافقەت دەکا ئەمە ستادێکی ئەمەلیاتی هێزەکانی کوردی ئەسەن سیاست ستادێکی ئەمەلیاتی کوردی دادنین دەگەڵ وی دەگەڵ ئۆپۆر لەسەر دەگەڵ ئەو ستادە هەم دەگەڵ لە لایەکەوە دەگەڵ جمهوری ئیسلامی بەربەرەکان دەکەن لە لایەکەوە دەگەڵ ئۆپۆزیسیۆنی غەیری کورد هەڵسوکەوت دەکات ئەوە زۆر شتێکی گرنگ نەکرا لە دوایە مەسەلەن ئەمە ئەگەر وابایە ئەمە مەسەلەن وتەبێژێکی یەکگرتوومان دەبوو حیزبەکان مەسەلەن دەمەوردی چوارشەمبە سووریدا کە دوێنێ واژ حەساس بوو لە حەقیقەتدا کۆمەلگا دەیویست نیشان بدا کە سیاسەتی سەرکوتکردنی جمهوری ئیسلامی ئەسڵەن موافق نەبووە و ئەوانە تا ئیمکانێک بێتە دیسان دێنە خایبانە دیسان ڕووسەرەکانیان دەسووتێنن دیسان پرچیان دەبرن دیسان هەڵدەپەڕن دیسان جنێوان دەدەن دیسان دەگەڵ دەرگیر دەبن دەگەڵ هێزەکانی ئینتیزامی ئەوە ئەو دەمی شت دەبوو یعنی بە شێوەیەکی سازماندراوت ئەو کارە دەکرا
ئەوسا جا لێرەدا بۆچی دەڵێم کە سازماندراو لێرە مهمە یەکێک لە کوسبەکانی ئەساسی کالعانەکە من گیرمان کردە تێیدا ئەوەیە کە ئەو شۆڕشژینا ئەلاڕەغمی ئەو ئێنەرژیە عەزیمەی هەبوو ئەمەلەن نەیتوانی کە لە ڕێبەرایەتی مەیدانی واردی ڕێبەرایەتی سیاسی بێ باشە ئەو دەو چوارچەوەش دابوو کە ئەو اختلافی فازی ئەمەلیاتی و شۆڕشگەرانە بینی مەرکەز و پەراوێزیش زۆر زەق بوو لێ لە باتی وەی کە هێزەکانی سیاسی ئیما جا کورد و هەرواتر غەیری کورد ئەوانە فکر بکەنەوە کە چه استراتێژیەک پێویستە کە لە ژوورەوەی وڵاتی ئەو نێڵن ئەو وەزع بێتە پێشی بگرن تەوەجۆ دەکەی لە باتی وەی هاتن خوان دەریگیری مەسایلێکی ڕێبەرایەتی کرد تەوەجۆ دەکەی درستە حرەکەتەکە ڕێبەرایەتی لازمە وەلی ئەوەش دەبێت بزانێ ئەگەر 1000 دانە منشوران بنووسن 1000 سیستمی ڕێبەرایەتی لە دەرەوەی وڵاتی دروست بکەن ئەگەر ئەو سەرهەڵدانە ئەگەر ئەو شۆڕشە لەو ژوورەوەی وڵاتی لە ڕۆژهەڵاتی لە کوردستان یا بە شێوێکی گشتی لە ئێرانێ ئەگەر ئەوە دابمرکێ ئەگەر ئەوە ئۆفت بکە ئەو منشورانە بە هیچ ڕناگەن یعنی ئێنێرژی سیاسەتی ئەو سیاسەتەکەی ژینای لە ژوورەوەی وڵاتیە نە لە دەرەوەی وڵاتی دەرەوەی وڵاتی ئەو کارێک کە دەتوانێت بکە دەتوانێت کۆمەجیان بکە کە ئەو کەم و کۆسپیان ئەم شت بێ یا حەدیەقەل شتێکی دوورنەما بە قەولی بە فارسی دەر چشمەندازێک پرسپکتیوێکی تازە لە سیاست بەوانە بدە کە ئەوانە ئومیدیان بێتە بەری هیوایان بێتە بەری شت کار بکەن یا لەسەر ئەو مەسەلەی کە بۆچی ئەو بابسالاری فقط مەسەلەیەکی ئەسئیشت نییە جمهوری ئیسلام دەوڵەتی جمهوری ئیسلامی نیە ئەو بابسالاریە دە بنەمای خانەوادەی کوردی و فارسی و ئازەری و نازانم بەلوچوانەشدا زۆر قەویە ئەو حیزبانە هیچیان نەکردە و کارێ بکەن حتا نەهاتن پەیوەندی دەگەڵ شۆڕشی ژنایدا دوو وتەبێژ دانێن کە ژم بن تەوەجۆ دەکەی کە جەوان بن دە تەمەنی بینی مەسەلەن 25 و 35 دابن تەوەجۆ دەکەی ئەو کارانە نای یعنی بە تایبەتی دەو مۆردەیدا مەسەلەی ڕاگەیاندن ئەگەر ڕاگەیاندن کەلیمەیەکی باش بێ پابلیک ریلیشنز هێزەکانی کوردی زۆر زۆر لاواز بوو زۆر قەدیمی بوو زۆر دوور لە هەموو ئەمەلێکی مۆدرنیتە بوو و نەیانتوانی دە وەزعیدا کە فەزای مەجازی ناوێتە پێشێ یعنی ئەگەرەوە ڕێبەرایەتێکی مۆدرن باە ڕێبەرایەتێک باە کە دە قالبی مۆدرندا سیاسەتی مۆدرن دەکە مشکلی ئەساسی دێتە پێشێ وەختێکی حیزبێک ئیدعا دەکا کە دەیەوێت سیاسەتی مۆدرن بکە وەلی دە قالبی کۆندا ئەوە مشکلێکی ئەساسی دێنێتە پێشێ ئەو مشکلە بە هیچ وەج جێبەجێ نابێ بەو شێوەی مەگەرین چیز ئەو حیزبە بە شێوێکی ئیکولی خۆی بگۆڕێ ئەوەجێ دەکەی ئەو گۆڕانکاریە ئەلا ڕەغمی وەی کە حیزبەکان دەیانزانی ئەو پەیوەندیە دەگەڵ کۆمەلگای مەدەنی بە تایبەتی قشری جوانی کۆمەلگای مەدەنی نەبووە و ئەوانە نەیانتوانیوە واخان ئەو سیستمەی بەرقەرار بکەن ئەلا ڕەغمی وەی دیسان هەر بەسەر خەتەکانی پێشودا ڕۆیشتن کاتێکتر باسی ئەوەت کردەوە خاڵێکی زۆر گرنگە من نەمانتوانی بزوتنەوەی سیاسی ئەمە نەیتوانیوە لە بواری پەیوەندیەوەی پابلیک ریلیشن پەیوەندیە گشتیەکان لە بواری ڕاگەیاندن لە بواری دیبلۆماسی نەیتوانیوە تا ئێستا پلتفۆرمێکی هاوبەشی کوردستانی چ لە ئاسی کوردستانی هەیبێ و ناوەندی هاوکاریش نەیتوانیوە پلتفۆرمێکی لەسەر ئاسی نەتەوە و ئۆپۆزیسیۆنی گشتی ئێرانیا هەبێ دەی توانیوانە چی بکەن لە ڕاستە ینی چیان کردووە یعنی بزوتنەوەیەکی وا سیاسی گرنگ کە کوردستان مەڵبەندی شۆڕشەکەیەتی و بڵێ سەدارە و دوێنێش هەر چوارشەمە سوورە جارێتر سەرماندیەوە کوردستانە ئەوێ پێشنگاتی ئەم گۆڕانکاریانە بکە چیان کردو ینی خاڵە لە ئەتوانین بڵێن خاڵە لاوازەکان چین و ئێمە دەبێت چی بکەین چونکە ئەمە پرسێکی چارە نووسازە بە بۆ هەمومان
و کوردستان چاوەڕێ ئەم ڕێبەرایەتیە سیاسیەیە یا طب ئەم هو دابڕانە دروست بووە دەبێت چی بکرێ ینی چیان کردووە ینی لەم ماوەکە دەیتوانی باشتر بێ ینی ئەم ئوفتە و ئەم دابڕانە دەتوانێت زەرێ لە بزوتنەوەی سیاسی و داواکاریەکانی کورد بدات لە ئێستا و لە داهاتووشە بە باوەڕی من لەسەر خەتی حیزبایەتی واقعا لایەن نەداوە خەتی کۆن ئەلان تەماشای بکە مەسەلەن بڕوانە و وەزعی ئەو ناوەندی هاوکاری دوو حیزبی دموکراتوان ئەلانەکە چێ دەتوانێ واقعان بە عەقلی سەلیم باوەڕێ بکە کە ئەو ناوەندی هاوکاریە شتێکی کە یعنی دە حاڵی ژیانداوە یعنی هەیە زیندووە ئەتۆ لایەکت هەیە کە چوو دەگەڵ پەهلەوی و سەلتەنەت تەلەبان ئێتلافی کردو لایەکشت هەیە کە هەوڵ دەدا دەگەڵ مجاهدین مەسەلەن شت بکە دەباشە ئەو ناوەندیە چۆن دەتوانێت کار بکە کە بەرژەوەندی ئەو دوولایەنە ڕابگەینە بە خەڵکی شتی وا دەبێ کا دکتۆر منیش قسەکەم ئەمەیە بۆ ئەم پەلە بۆ ڕاکردن بۆ لای پەهلەوی لە لایەک ڕاکردن بۆ لای مجاهدین و بەرەکان بۆ ئەمان پەلایانە بە دوای خەڵکی تر بکەون خۆیان ناتوان ببنە ئەلتەرناتی من ئەمە ڕوون ئەم پرسە ڕوون کرێتەوە لە ڕوانگەیتەوە بە باوەڕی من هەردووگلا خوێندنەوەی هیچ زۆر غەڵەتیان لەسەر سیاسەتی ئێرانێ وەزنی بەشەکانی ئۆپۆزیشنی دە سیاسەتی ئێرانێدا هەیە ئەمن فکر دەکەم ئەو تەبلیغاتەی کە ڕەسانەکانی دەرەوەی وڵاتی لەسەر پەهلەویان کردو لەحقیقەتدا وەزنی واقعی پەهلەوی دە سیاسەتی ئێرانێدا زۆر مەخدوش کردو ئیبهامی هێناوەتە پێش مەسەلەن دقەتی بکە پەهلەوی لە پراوێزێدا شتی نییە یعنی تەرەفداری نییە بەشێک لە مەرکەز و ئەوانەیە و مەسەم لە بەلوچستانی نیەتی لە خوزستانی نیەتی لە لۆرستانی نیەتی لە کوردستانی نیەتی لە بەشێکی زۆر لە ئازەربایجانی نیەتی لە مازندەران وانە نیەتی ئەوەی کە ماوەتەوە مەرکەزی ینی فارس نشین و فارس ئەوەی فارس زمان مەسەلەن ئەوە لەوێژدا واقعان شت نییە یعنی ڕۆژ بە ڕۆژ ئەو مەسەلە کەمتر دەکا زیاد ناکە بە باوەڕی من ئەو کارێک کە کۆمەڵە کردوویەتی بە ئاکامەکەی هەرچی بێ ئەساسەکەی بەراوردی غەڵەتە لە وەزنێکی کە ئەلانەکە سەلتەنەت و پەهلەوی دە سیاسەتی ئێرانێدا هەرواتر بۆ مجاهدین ئەمن واقعان کە ینی نازری سیاسەتی ئێرانێت بووم دە و چل ساڵیدا و هەم بە شێوەیەکی سیستماتیک خوێندومەتەوە هەم دەگەڵ خەڵکی قسەم کردو هەم ینی لە دوورەوە سایم کردو کە وەزعەکەی سیاسی دەرک بکەم ئەمە ئێستان ئەگەر لێم پرسن کە واقعان وەزنی واقعی مجاهدینی خەڵق دە سیاسەتی ئێرانەدا چێ نازانم ئەوەجێ دەکەی نازانم لە ژوورەوەی ئێرانە چەندیان سازمان هەیە نازانم کە ینی ئیقبالی خەڵکی بۆوانە شتە بۆ یەکشت دەزانم ئەویژەوەیە کە زەمانی ئیدئۆلۆژی مەزهەبی لێرانە بەسەر چوو دەوەجێ دەکەی ئەوەی دەزانم کە زەمانی عەلی شەریعەتی و ئایەت الله تاالقانی و تەفسیری مارکسیستی تەبەقاتی لە قورئانکردن و ئەوانە خلاص کەس ئەوانەشدا ئەوە 50 ساڵ لەوەی پێش لە زانکۆکانی ئێرانێت 45 ساڵ لەوەی پێش زۆر کەس تەرەفداری بوو چەند وەختێکی باسی مەسەلەن شتی دەکرد شەریعەتی دەهات نام فاتمە نازام فلان و ئەوانەی دەنووسی ئەو خوێندکارانە زۆر پێیان عالی بوو یا وەختی مجاهدین داهاتن تەفسیری تەبەقاتیان لە قورئانێ دەکرد لە زوڵمێ دەکرد لە ئیستیسمارێ دەکرد و ئەوانە خۆ بۆ ئەو کەسانەی کە لە بینی مەزهەب و مارکسیزمیدا مابوونەوە
زۆر شت بوو زۆر مهم ولی مارکسیزم ڕۆی تا حدێکی زۆر مەیدانی بەتاڵ کرد یعنی وەختێکی جمهوری ئیسلامی حیزبەکانی یعنی کوتا بەشێک لە جمهوری ئیسلامی بەشێک لە چەپی مارکسیست دەگەڵ جمهوری ئیسلامی ئێتلافی کرد وەکو تودە و فەدایانی ئەکسەریەت و فلان و فلان ئەوانە مەشروعیەتیان لە بین بەڵێ بەشێکی دیکەش کوتران مارکسیزم یعنی الان بە نەزەری من شت نییە یعنی شتی ڕجوع نییە منبعی ڕجوع بۆ سیاست نییە لە ئێرانە دەبینی جواناندا و هەرواتر مەذهب و ئەو شریعەتی و نازام تەفسیرەکانی مارکسیستی لە قورئان و لە حەدیث و نازام فلان وانە لە ئەبوزەر و ئەو جورە شتانە ئەلان کەس ئەوانە ناکرێت جا ئەگەر شەرایط ئەو جورە بێ بە باوەڕی من حیزبی دموکراتیش کە وا دیارە من نازانم دروستە یاننا وا دیارە کە دەیەوێ بەرەو ئەوە بڕوە کە دەگەڵوانە ئێتلاف بکە دە کۆنگرەکاندا نازان دە کۆبوونەوەکاندا پێشدار دەبێت پەیامی نازان مەریەمی ڕەجەوی دەخێنەوە فلان بە نەزەر من هەڵەیەکی زۆر گەورە دەکا ئەگەر دینامیزمی سەرەکی شۆڕشی ژینە ئەوەی کە ئەو ڕاپەرینەی یعنی دروست کرد گەنج یعنی جەماوەری گەنجی ئێرانێ چ لە ڕۆژهەڵات چ لە ئێران بە شێوەیەکی گشتی ئەگەر ژنان و مەسەلەی حجاب کە مەسەلەیەکی فقط پوشش یعنی شت نییە سەرپۆش نییە و مەسەلەیەک کە پەیوەندی دەگەڵ سمبۆلی قودرەت هەیە لە ئێرانێ دەسەڵات هەیە ئەگەر ئەوانە دروست بێ بە دوای ئیدۆلۆژیی بچیکە سەردەمداری ئەو ئیدۆلۆژیانە ئێستاش خۆیان دادەپۆشن بە حیجابی و ئێستاش ئشارە بە قورئان وەک منبەی ئەسلی ئیلهامی خۆیان دەکەن و ئێستاش بەیر و باوەڕەکانیان دەمۆردی جنس و جنسیەت وانە هیچ فەرقی لەگەڵ یعنی جمهوری ئیسلامی تا حدێکی زۆر نییە بە باوەڕ من ئەو ئێتلافێکە کە بە مردویی دەبێ من نابێ ئینتزارت هەبێ جوانەکانی سنە و پاوە و مەریبان و سەقز و بۆکان و مەهاباد وانە چەپڵەی بۆ مەریەمی ڕەجەوی لێدەن کەسێکی کە ڕووسەری خۆی دەسووتێنێ کەسێکی کە ژنێکی کە لە مەهابادە دەچێتە لە مزگەوتی دەچێتە پشت بڵینگۆی قسان دەکا کە لە تاریخی ئیشتی کوردی داشتێکی وانە بۆ ئەوەندەیە من دەزانم ئەوە نایە تەفسیری ڕادیکال لە قورئانێ بکاتە شتێجا خودی ئەوەی دەگەڵ ینی باش هەرچەندێکیش مجاهدین بڵێنەمە شتمان هەیە ینی فەرهەنگێکی سێکولارمان هەیە ئەمە باوەڕمان بە جیاوازی دین و حکوومەتوانە هەیە ئیدۆلۆژی شتێک نەکە فەقەت قسە بێ ئیدۆلۆژی مەبانی مادی هەیە ئیدۆلۆژی دا حرەکات و تعلیمات و پراکتیسی ئیسازمانێک ڕێکخراوێکیدا ڕەنگ دەداتەوە ئیدۆلۆژی هەمیشە بنەمای مادی هەیە ئەوەی ئەمە دەبێت بزانین بە باوەڕی من ئەو کەسانەی کە لە پێشەوە تەسمیمە حیزبی دموکراتن ئەلان دەبێت دیقەتی بەوەی بکەن حیزبەکانی ما جوورێکن مەسەلەن دێن مەسەلەن دەڵێن فەرموو مەسەلەن چۆنی فلانەوانە دەڵێ چی نەزەر چێ ئەوانە دەڵێ پێیان دەڵێ هەڵدەسن چن ئەینی و کارێ دەکەن کە بۆ خۆیان دانەوێت ئەتۆ لە خۆت دەپرسی کاتێک دێ من ناو قسانم بۆ کرد یانی تۆ تووشیەوە هاتووی لەگەڵیان کات ئەمن ئەلان لە خۆم دەپرسم کە بۆچی ئەمن لە کۆبوونەوەی بۆنیدا بەشداریم کرد کە لەوێژ نەخۆش بوو ماتمەوەڵان دە ڕۆژە هەرچان نابمەوە هیچ نەبوو یعنی واقعانەوە چ بوو یعنی چیان بەمەک مەسەلە یعنی ئەو فەرهەنگی سیاسی حیزبیە ئەسەن باوەڕی بەوە کەسەی نییە بەو فکرێنێ کە لە دەرەوەی حیزبی هەیە دەتوانم پەشیمانی لەوەی کە بەشداریت کرد لە کۆبوونەوەی بۆن بەڵێ زۆر پەشیمانم بەڵێ زۆر پەشیمان